گەورە ئەوە هات لەدەوە بۆ 15 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 هاتنێ شوێنی مەبەست و شتەکە لە جێی خۆی نەماوە سەیدی شتەکە لە شوێنی خۆی نەماوە باشە بەسەر چاو چیت پێڕێمەوە بکەی آخر و ماخری ناوێ هەمووی سێ چوار ڕۆژە هەموو شتێ تەرتیبێ بێ بۆ ئارزوی دڵی خۆمانە بێ ئەی جانتاکە سمۆ دێت وێیدا ئەو دەزانێ بۆ کوێ دەگەێنێ ئەی لەکوێ ببینین چۆنێ ببینین پاشی 2 ساعتیکە ینی 2 ساعت چاوەڕێ بە پاش 2 ساعتیکە شێرۆ دێ بە دووتان و دەدهێنێ و هەقت نەبێ بەسەرەوە من درێمە بە پەلەم ئەڕۆ بوتێکی جوانێ بۆ بکەم خەمە گیان باڕ مرحبا مو أتوي الصوص مكسر خبرك خوش بدمي هواي ما بس خبري لك نمنا كم هاي استلوك نمندي بري معملة بري معملة زوتك زوتك عمر باش بدي أو تتكلم في دربينا عمر باشين عقل أورو عمر باشين نكجين أول رسمان درواو هردي استا روميك جن بەڵێ گەورە لا بدستي خون بيكجم
زارە شێوە دەسی عمەر باوەشین ئەو هات لێ دەکەم عمەر باوەشین ئەگەر شیرین شیرین بێت ڕۆڵەت بزەنێت بسرما داد باواریم بارانی خم بسرم داد باواریم واد سوتی همو جانم بگرزاری واد سوتی همو جانم بگرزاری کار ساتات ئەوین چاوانی خۆی لێگنام کارە ساتات ئەوین چاوانی خۆی لێگنام ئەو ڕۆژانە مردن باری داوانی هێناو ئەو ڕۆژانە مردن باری داوانی هێناو وشمان فت طبو بله او بدك كاك صالح تاو بريبك زو سلام اللي دكا هر اورو جواب بداته باشا وعليكم السلام تاو هنكبتب بلي هر استا بس دزايتيا بله لويد اسمه ماريو برك او زدوا هذا باشا خذ زوان كوا تاو تاو خوش بي دي استا برو خافي وحافيز
وحافظ خوا عبد كاكا عمر اي بس تزمان ان شاء الله جد سنة وبشتي اكيد بلاش خود كاك عمر اي كاك عمر خوش بي خانم خوش بي بخير بي سپاسدەکەم خانم بەڕاستی ئەمن نازانم مۆزوعەکەی خوب بکەمەوە ئەمن لەبۆ مۆزوعێکی زۆر مهم هاتمە بەخۆت دەزانی خانم ئەمن زۆر دڵسۆزیم گۆمە و خزمەتکاری گۆمە من ڕاست دەکەی هەموو جارە بەحمەتی زۆر باسی تۆیەکە خوا بکە کاک عومەر سوپاسی دەکەم ئەجا ئەمن خانم دەمەوێت پێت ڕابگەینم نازانم یعنی دژمنەکانی خۆتان دەناسن ناناسن زۆر باشیان ناسم زۆر مهمە بیاناسن زۆر گرنگە مهمە دەباشە خانم مادەم وایە هەر پێویستێکتان هەبوو ئەمن سەر و ماڵم لە خزمەتتاندایە زۆر سپاس دەکەم مەمنون ئەجا نازانم بڕۆمە من هیچ شتێکتان بە منەمە سەرچاو خواحافیز سەرچاو خوا بگەڕێ اهلا بخير بي باشي سرچاو هو استاذ صالح بس ما عندي بوشي هلا شين دري وسط صالح اها صالح هو لا هو هم عملك ايه راسبو ايه ممنون وسا بكر نادي تبو بريم سنزارم تيغوتي نسي معمري بكري بري ناشو او زربتي هون شاو ددينو سرتاو فرو بري نادي بري كان بكر تورا لو قلتي هو نابي اوتا كيف كنتيا قلتي نابي قلتي نابي او ها باشا هل يستبقون دارهم باشا ولا لك سنتا نابي وش كنت دواء خبرك دام اخ براجان خبري چی بدم من هتاقش مسر قصدك او كجرابو استابي لا كون عشان اشنا لمكتبه خانم افسرش بوليس اتو دير ببيني مرحبا خير بك شلونين؟ حال باشا؟ شلون خير بك شلونين؟ حالتان شلون؟ صحتك باشا؟ خير بك بس حلو ممنون زوج بس خير بك شلون الأحوال؟ خير بك براستي اما هوكو بوليس متأثرين لو حادثة كرويدا زور متأثر بوين كاتي مدارك جيش نسر حادثة بلام بداخل كارلا كانت عذاب بلا بهرحال عندك شد زي ما أقول لك وكو بوليس يشفاش كان بقرين ولا بو خاونكي بلا داشتناش خونا بفدا
بەڵێ بەڕاستی من زیاتر بۆ ئەوش هاتووم دەمەوێت چەند پرسیارێک ئاراستە بکەم هیوادارم جوابم بدەیەوە. بەڵێ فەرموو. باشە ئێوە لەو حادسەیە گومان لە کەس دەکەن؟ صالح ليلى بكر بخير بيت سرتاو كاك صالح يا ربا بخير بيه دارش ايه كاك صالح اوجاتي دريم بشكم اوجارا امش بقردي بالربو بنيوا تستري امتناقو باش تيم دقي صالح او حازرم كرديا سدري اوجا باش بلان بكر بس اوجارا بس اوجارا خانم ئەوە ماوەکە بەکر زۆر محارەبەمان دەکەم و تەئسیری تەواویشی کردتە سەر بازاڕەکەمان. دەزانم ئەو بەکرا ماوەیەکە لەگەڵ ساڵح کردیان یەکە. شتێکی هەیە دەمەوێت پێ دوورێم زۆر بەقا بۆ سمەوەی مەکە باش لەبەرەوەی کابرایەکی زۆر کلاسی و سەختە چیە تەواوی بازاڕەکەی تێگەیشتین لە زان. سمۆ؟ نانە باوەڕ ناکەم سمۆ دڵسۆزی خۆمانە. بەڵام ئەوەی من بزانم و تێگەیشت بم سمۆ لە بنەوە دەستی لەگەر ساڵحەیە. سمۆ؟ نانە قەت باوەڕ ناکەم. تابۆ بەڵێ گەورم وەرە بزانم چ بکەین. بڵێ گەورم ئەمە وەشی چی بەوێندەرێ نییە هەدی تەما و هەردێری دەتراشی گۆتێت و بڕۆ ئەمە خۆم تێ تابۆ بەڵێ گەورم وەرە جێ بگرە بزانم چ دەرێ بەڵێ تەخۆشی ئەوێ ڕۆژە دەچی لەوێ دادێنشی خەو لە خۆت دەیخی چاوی خۆت قەپات دەکەی جێی خۆت دەکەیەوە زانم چ دەرێ بەڵێ گەورم سەر سن پێگوتی ئەوها دەکەی بەڵێ گەورم ئاوەڵە نه برو بترتاو ئەوکاتت باش بەرە ئەوکاتتان باش فەرمودانشم گەورم سەبارەت بە مەلەفی ١14 هەشتان هەر لە لێکۆڵینەوە بەردەوامی جا ئەگەر جەناتان حەز و ئارەزوو پێشنیارێکتان هەیە تا جێبەجێی بکەیت. ئەوەی ڕاستی بێت من هەست دەکەم شیرێن بنەکەی خۆی چاک بناسێت بەڵام لە ئیفادەکەی شتێکی نەدایە بەدەست ئێمەوە تا بتوانین بەکاری خۆمان هەستین بەڕاستی ئەو زۆر ئینکارکردنش جێگەی مەترسیە. مەبەستت چییە گەورە؟ مەبەستم ئەوەیە شیرین بەتمایە تۆڵی خۆی بەخۆی بکاتەوە لەبەرەوە دەبی بە وردی تاودێری بکەیت تاکۆ ئافرەتە تووشی هەڵە نەبێت. ئەوە یەک دوو دەبی بزانین دژمنەکەی کێیە لۆ خاتری ئەوەی زیاتر لەو مەسەلەی بکۆڵینەوە و مراقەبەمان زیاد بکەین. هەر ئێستا دەچین زەرمحات لەگەڵ خۆمان هەرەبین و دەیکوژین زۆر داکە هەدەیکوژین. نەخێر کەس بۆی نەبیکوژێ.
حزنية بالرياض بارد تكشتي صالح من خودك جو كشتي صالح باسانة پیلانەکەم هەموو دانا چۆنیە کوژم بەڵام دەبێ پێش کوشتنی هەچی سەروەت و سامانێتی بیسووتێنم ئەوسا پارچە پارچە گۆشتی لێکەمەوە و بە ئازارەوە بیکوژم من لەسەر نەخەو پیلانی تۆ ڕاراوتم ئێستا خۆم دەچم قەپاغی تری هەردەگرم من چیتان پێڵێن بە قسەی من بکەن تێگەیشتن کا خەبەری مەعمەلەکە دێنا ئێستا پیرم نردووە دەڵێ ئێوارە سەعات 6 دادەخەو حرەسێکیان لە دەرێ و یەکیان لە ژوورێ زۆر چاکە زۆر باشە سبەی شەو هەموو شتێک ڕوون دەبێتەوە دەبێ عەرز و عاسمانی لێ بکەم بە ئاگر زین بەڵێ حازرن بەڵێ با بڕێین گەورە دەزانی بەڵگەیەکی گەورەمان کەوتەدە دژمنەکەی شیرین ئاشکرا بوو چۆن گەورە ئەو شەوەی کە کارگەی ساڵح سوتێنرا هەمان چرخمان لە شوێنی ڕوودا دۆزیەوە چرخەکەش خاوەنەکەی ئاشکرایە کە شیرینە کەواتە ساڵح دژبنی شیرینە بەڵێ گەورە جا ئێستا سفەرمانێکتان هەیە تا بەجێ بێنین زۆر چاکە ئێستا سەرەداوێکی چاکمان بەدەستکەوت دەبی نەخشەیەکی چاکی بۆ دابڕێژین تاکو بتوانین تاوانباران بە بەڵگەی یاسایی دەچی بکەین بیان دەینە دادگا هەر کەسە و بە سزای خۆیان بکەن لە ئێستاوە مراقەبە لەسەر هەردوو لەدا بنن ئاگادار بن وریای خۆتان بن هەر شتێکی تازەتان بەدی کرد ئاگادار بکەنەوە باشە ئەوها نابی شیری خان ئەوها نابی ئێستا چی دیوە شەد بێ خاک و خۆڵی لە تورەکەکەم آخر دوایە
ئەو مەعمەلشتان نو هەراو بەزمە تووشی هێراکەتمان دەکات تووشی مشکلەمان دەکات شیرین خان چ دەبێ با ببێ کم گوت شیرین خان شیرین خان ئەوجا تو لۆ خۆ تووشی بەڵای دەکەیت ئەمە یەک قوتەی جانای مرۆدانایە دەبی وەچی ڕێوی بەتەلەی وەبی سمۆ ئاگدار بە کچی خۆت پێوە نەبی نانا شیرین خان خەمتان نەبی ئەمە دوو قوتەی جانەمی دانایە بە یەکەچیان هەر وەبێت دەبی سەریشی لە قوڕێ هەر بنێم زۆر باشە چت دەوێت زەلامت دەوێت چەکت دەوێت بدەمێت بزانم چ دەکەیت زۆر سپاس زۆر سپاس عفوا لەبەر خاتری چاوی تو نەبی ئەم ئەو ئیشەی ناکەم چونکە دەزانم زەرەرمە ممنونتم زەرەر و قازان نزمە نز نیوە بەنیوە باشە دەبینمەوە زۆر سپاس خواحافیز خواحافیز برایان ئاگدار بن چاوتان کراوە بیتن کاک ساڵح دەردەچی دەڕواتن زۆر باش ئاگدار بن کابرایکی زۆر سەعبەت چییە دەبێت بزانم ئەوانە چنە چێن ئەوانە فدان باش شو باش خير بيك عاصمو بلا قربان دبینم لەو دلایێ دەدەی لەو لای دەخۆی لەو لاش دەخۆی قربان مستحيلة مستحيلة أما زور مخلصم زور مخلصم لو جنابك خالصشم أما سمومة قربان سمو بله ئەو ئیشەی پێم گوتی چەند قازان کرد 15,000 الشيء كان هم فرشتو بمضبوطي وحسابتي دقيق ما بكر
اسكت گەورم چیم لە مارێ نەبوون پاشان چیم ماریان هەموو مراقبەی نابێت هەتا ئێوارێ ئەگەر خۆشتان لەسەر نابی ئەو منداڵەی بینێرە گەورە پێ نایە خۆت مستەوەسکەی خۆت تەنگا بکەیت ئەمن بە خۆم لە مالی شیرنی بووم هەدی بە خۆی و منداڵەکەی چوونە حەدیقەتە حیواناتی تەماشای زوڕافەی کەن هەدی گەورم زۆر چاکە هەر ئێستا دەڕۆن ئەو منداڵەی دەینێرە Mm-hmm.
بزاين بو خوبه أوس من عرفتنا نعم يقام برقمزاني أوس ويخاين ألو ألو مرحبا شيرين خان دمنافتي من شيم نخي ندى تو شي أمس صالح صالح هنا رصني نامر جدي هي على قبلك كي هتاخ بين الساعات ده ما عملها اجل ساعتها كده يو اهلا وسهلا اجل ساعتها كده يو اشنا بران هاشو كتواني من أو توان باران ضد الشام كينو همو توان كان أشكرار كين بريال من دا هردو توان بار صالح عباس وشيرين عبد الرحمن دزيل كين بفي مادة تاسطو شش تاسطو حتى وحب تاسطو بيسودو بو أوي هريك لو توان بارانا دا جاي بكرينو با سزاي ياساي خويا مجال وهم بسش نخسير كتابتي من داناوا بويا هديك لأيوا دبي هون بدا بو فريد الصوتيوا بو فريد الخبردويوا أو نخشية سكري خلبت زكاتي جاري كراويش فرماني يقدر شيء زي بو هي البردن بس استابرون خو أمد بكرم سلام رياضا ليش فينك ليش تقدر تمشي باشا استنى خانم خانم بخوا هیچ مكان اشتغاليا دار وبد مراقبة بوليس يسرع أي سنة؟ كان كادوي أما هيدا حكمية لا والله أم تسمع مالهم في عوش فقير ومن خو حافيز فرد سمع هنا ما فينا رصيد نويرا زايد هرستاتي لو جوالتي هرجموا جولك كان كده سالبة سراقي كده جاي خيرا
بوده لپازده بوده جزمه بله بله پازده دلگلتا دا استشوید لچه پازده استال دوالف زور نزیشین استال دوالف زور نزیشین زور باشه اگاداری خودم بین دمه وزوز لین کرد جیره کن باشه بله بله دار مانگوتی و آخریشین ده باشه اگادار بین دمه هیچ سقط نکری ها باشه بله بله زور باشه سقی نکن بمه سقی بیانگرین باشه بله بله بسرساو دوری ها بین زور باشه الو الو نسي بله امن سمو بله صورة جوره هنا معملا اري والله ها جماعة الشيرو صالحين بله بقى محكم بسيط ثانية ادو چه؟ من امن سمو سمو؟ باشه سمو او دیاره سمو بو تلفونی کرد بله دورم سمو بو تلفونی کرد خبری داد شرش گوره دینا معاملات دینا زور باشه پیام بری دزگیری کن سمو خلنی باشه؟ باشه گورم دبرو دی لا تنازلات
56 ئازاد لەگەڵتە هەمووتان گوێتان لێمە دەبێت هەمووتان بە زووترین کات بەڕێکەون بە کامل عەدەدەوە بەرەو 6 قاف بەرەو 6 قاف بەڵام ئاگادار بن نامەوێت تەقەی بکەن نامەوێت تەقەی بکەن ها نامەوێت کەس کەفووی بەخین دێ هەتا خۆم لەوێ ئامادە دەبم هەتا ئازاد لەوێ ئامادە دەبی باشە وەردانگێت جێبگرە سەردا ئەتوی بەخۆ بە جەماعەتەوە دەچی لەو لای دەسوڕێەوە تێدەگەی ئاگادار بە هیچ تەقەشتیوانەکەن هەتا تەقەتانی دەکرێت دەبێت بە ساقی بیانگرن کەس کەفی بەخیندانێ تێدەگەی ڕێڵە پەر ڕۆدەی خۆتان بەدەست بدەن هەموو پشتێوە قسەن پیرایە بەرانی بانە دەکرێن ها